والله گرفتەکەمان کێشەی تاپۆمان هەیە و نەدێڵن خانیمان بینا بکەین نەدێڵن خزمەت گوزاری بگەێنن کە ئاوادان بکرێتەوە ئەوە تا بلۆکێک ئێستا بینین دای بنین سبێنێ شارەوانی دێتە سەرێ محاسبەمان دەکا و ئەوەتە ببینە ئەترافان هەمووی دوو لە ڕۆتان بوویتە زبەڵخانە کەس محاسبە ئێوە نەکە بەس محاسبە ئێوە دەکرێن ئەگەر بلۆکە فڕێدەن ئێستا لێرانە وەڵی ئەوە چەند ساڵ بە هەنجەتی ئەوەیە کە ئاو نییە ئەوانە چار دەورمان ئەوە تا دەبین هەمووی ئاوادان بۆ هەمووی ئاوی هەیە هیوادارین لە سەرۆکی حکوومەت یعنی ئەو زوو ینی جێبەجێ بکرێ ئەو فەرمانی دایتی ئەوانە زوو جێبەجێ بکرێت و ئەو خەرکەش لەو کێشە و ئەو ژانە سەریە دەرباز ببیت هەمومان کرێچینەوە هەموو کێشە کرێمان هەیە یعنی ئێمە دوو کرێ دەدەین ئێستا کرێخانی کە نەناوین ئێستا و کرێ ساڵانش دەبی نزیک 400,000 دەبی زەریبی ئێرەش بدەین و هیچمان پێ نەگەشت یعنی لە هەموو هەردوو لاوە هەر صاحب عردەکە زەرمەندە وڵی برای گەورە حەق وایە هەموو ڕاگەیاندکارەکان بچنە شارەوانی بچنە لای مەحافز ئەو پرسیارە لەوام بکەن بەڕاستی ئەمە وڵاتی وڵاتی حەزەکەن حلبێ بەڵام حل نابێ ینی بۆتە هاوکێشەیەکی حل نەکراوەشتی حەسارۆ هەتاکەی خەڵک چاوەڕێ بکە 18 ساڵە من 2004 زەویە مۆرگرتووە مستەفید بووم لێ هەتا ئێستا بەڵام نەمتوانیوە بیش زانم لەکوێ زەویەکە